ئەوان بێخەم دانیشتوون وەک خۆیان دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا دوورە لە ژیانی لادێوە بەو پێی ژینگەکەیان پاکە و تێکەڵی خەڵکیش ناکەن. ژیان لە شارەکان وەستاوە بەڵام بۆ لادێنیشینەکان هیچ نەگۆڕاوە و سەرقاڵی کاری جوتیاری و بەخێوکردنی مەڕ و ماڵاتن. ئەی پاکە چۆن ئستا تۆ لەکوێ ئەمە ماڵی ها لە ڕەنگە 300 متر لە منەوە دوورە لەکوێ شقەیە 1000 ماڵی تیاوێ لەکوێ تۆ 4 ماڵ لە حەوشێکاوی لەکوێ ماڵێ هەر ماڵێ 1000 متر بینمانە ئێمە ئەمە ماڵێکی نێدا تەقەی کلاشین کۆفێ بڕاکات فشەکێ بتەقێنی ئەمجا بڕکاتەوە ماڵە ئەمە پاکترە ئەمە خۆشترە. گەنجانی لادێ پێچەوانەی خەڵکی شار پەتای کۆرۆنا ئازادی لێ زەوت نەکردوون. ئەوان لە نزیک گوندەکانیان سەرقاڵی کەیف و سەفا و گەشتی خۆیانن. وڵای لادێ کەمتر ترسیە لەبەرەوە لادێ زۆربەی حیواندار و ئاژەڵدار و فەلاح و ئەوانن هەرچەنە هەر ترسەیە لە دڵیانە بەڵام کەمتر بۆی مەشغوڵیات و دەرچوون و ئەو شتانەوە ترسیان لامایە کەمترێ بەڵام شارەکە بینی کۆڵانەکان چۆڵە. گەر لە شارەکاندا کۆرۆنا دوکانی بە کاسبکاران داخست بێت ئەوە شوانکارەکان لە لادیەکاندا بە ئازادی مەڕەکانیان دەلەوەڕێنن. ژنانی لادێش کۆرۆنا پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی تێک نەداون بۆیە لادێنیشینەکان شانازی بە پاکی ژینگەکەیانەوە دەکەن. ئەم نەخۆشیە پیا بۆ ئەم کۆرۆنا لە شارەکە خەڵک قەرەباڵغی زۆرە دێهاتەکە قەرەباڵغیەکەی کەمە و خەڵکی لادێژ وە ئەزانم لە خەڵکی شارەکە زیاتر ڕێنمایەکان حکومەتی هەرێم کە داینا تەندروستی کە داینا زیاتر تەطبیقێکا و زیاتر جێبەجێیەکە جا ئێمەش وەکو ئەوە کە خەڵک شارەکە شوێنەکەی تەسکە با بێنی خان و حەوش لە ماڵەوە تەسکە حەزەکەن بێن بگەڕێنەوە بۆ دێهات و سەوز و بەهاراتێک خۆشە ئەم دەشتە گیا و گوڵ و گوڵزار و بۆن و بەرهامێکی خۆشەیە خۆتەزانی هەوای سروشتی و بەهارە ئێستا خەڵک بۆ دەشت و سەیرانگاگانە ڕوە ئیمڕۆژ ڕێگان نییە بە هیچ شێوەیە بڕۆی خەڵکیش زۆربەی ڕێی نییە بەڵام گوند هەر دەرەچێ خۆتەزانی دەرەچێ بۆ جەوڵ و دەشت و ئەوانە لە دنیای کروانە نەگای تۆ باوای کۆرۆنا نەگای تۆ باوای. لادێنیشینەکان زانیاری ئەوتۆیان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا نییە بەڵام دەنگدانەوەکەی هێندە گەورەیە ناوی ڤایرۆسەکەی خستۆتە سەرزاریان. دڵشادەنوار دەنگی ئەمریکا کەرکووک.